بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش ئازیزان خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر لە ڕێگەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا بووین بە میوانی ئێوەی هێژە. گەشتەکانی ئەو دیوچیا ئەم جارە ڕووی کردووەتە ماڵبەندی دەسەڵاتی سانانی هەورامان بەرانبەر بە کوڕەمیانە و لە بناری کۆساڵان ناوەندی دەسەڵاتی عەباس قوڵی سوڵتان حسێن خان و حەسەن خانی ڕەزاو واتە ئاوایی ڕەزاو. من ئێستا کە لە پەنجەرە و دەلاقەی ماڵی ئەساخانی ڕەزاو لەگەڵ ئێوەم ئازیزان ئێوەش فەرمونون بە ئەم ئاواییە بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک بە ئێوەی خۆشەویست بناسێنین فەرمونون. خيرا ما بخير من ولي من ئاوایی ڕەزاو سەر بە شاری سۆڵاوا و لە ناوچەی شامیان هەڵکەوتووە. ڕەزاو لە بناری زەنجیرە چیای کۆساڵانی سەربەرز و لە بەرامبەری لووتکەی کوڕەمیانە و پیازەدایە. ئاواییەکانی دەوروبەری ڕەزاو پێکاتون لە دەگاگا و کەڕاوا و نسڵ و گۆشخانی و خانەگا و لەولاتریشەوە شاری سۆڵاوا و مەحماوای شەعوسمان. چەمی ڕەزاو پڕخۆش لە بەردەمی ئاوای ڕەزاودا تێدەپەڕێ و دیمەنێکی دڵڕفێن پێکدێنێ. ڕەزاو ناوەندێکی گرنگ و استراتیژی بووە و خاوەنی مێژوویەکی پرسەروەریە. ئاوای ڕەزاو پێشتر لەولاتر بووە کە بە دەگا کۆنێ ناوی لێبن، دواتر گوێزراوەتەوە بۆ ئەم شوێنەی ئێستای. بۆ ماوەیەکی زۆر ڕەزاو ناوەندی دەسەڵاتی سانان و خانانی هەورامان بووە و لەگەڵ ئەوەش شوێنی دەرەتان و مەئمەن و پەنای بێدەرەتانان بووە. بەدەیان کەڵەپیا و شێرەژن ئێستا کەشی پێوە بێ مەزارگەیان لە ڕەزاو ماوە و کێلی مەزارگەیان هەروەک خۆیان ڕاوەستاون. زۆر ڕوودا و بەسەرهات و شەڕ و سەرکەوتن لەم شوێنە ڕووی داوە. ڕەزاو ماڵبەندی کەڵەپیاوان و شێرەژنان بووە کە بەدەیان داستانیان خوڵقاندووە. ئاوای ڕەزاو جیالەوە لە باری مێژوویەوە زۆر گرنگە، لەولاشەوە دیمەن و سروشتێکی تایبەت و جوان و ڕازاوەی هەیە کە لە هەر چوار وەرزەکە جوان و دڵڕفێنە. پەی بەشەجە بەرنامەی پەنەما خاسە بالمێلاو کاک مختاری ئیسلامی یۆچا زەحمەتکێشا کە جەبوار و مێژوو و کولتوری ناوچەیە زەحمەتش کێشتن و کتێبێکش چاپ و پێشکەش بە کتێبخانەی کوردی کردن تاریخ و سیاسی کۆمەڵایەتی ڕەزاوی جا سەردەم و قاجارەکە تا پالەوی دووەم یان بە فارسیواتنی تاریخی سیاسی اجتماعی ڕەزاو از عصر قاجار تا پهلوی دوم که باس جوانا کتێب بە نرخە چەنی کاک مختاری جا سەر و بانەکەیانەوە ئەساخانی و جا دەگا و ڕەزاوی قسێ کەرمێ. کاک مختار ئەگەر زەحمەت نەبوو فەرماوی کە گرنگایەتی و ئەهمیەت و
دەگا و ڕەزاوی ئیناجە چێشنە چون پاسەکە باس کریۆ ناوەند و دەسەڵات و هەورامانی بیان. بەڵێ ئێمە گەرەکما بۆ هەورامانی بە تەمامی بشناسمی لازمە بە بیر و بڕوا من بڕێجە ناوچەکە و هەورامانی یا دەسی کەم ئایاگا کە هینی بێنێ بەعزێ مەسڵەن کە سانشینی بێنێ ئەنیشان بشناسیان ئیگە یاگەوە وەش بێن پاڵشدان کۆساڵانیوە وە پردێ وەش بێنە بین و ئەردەڵانەکە و سنێ و بەقیە و ناوچەکەوتەر و هەورامانی بیرۆکە یان واچمێ ئیدەکە داش زانوشمەپەی ئانێکە ئی کتێبی چاپ کردێەوە چنە تولشکێژوە چمە چێش تا کرد کە ئی کتێبە یاوا بە سەرنجام. بەڵێ ئێمە چی فرێما بێنێ بەداخەوە کە نەنویسیێنێ فەرهەنگ کەڵتور تاریخ ئەدەبیات شاعری ما بێنێ گەورەپیایی ما بێنێ گەورەژێنی ما بێنێ ئینیشا وەختێ من دیم حرچیل منە سەروا قبرستان و ڕەزاوی تەماشا کردێنێ یۆ بێسەم زەفەرخان و ڕەزاوی خوا ئەفۆشەر و کەپارەکە ئەمڕۆ خواهش کردە کتێب و تاریخ و هەورامانیش نوویست تەماشا کردێ سەروا قبرستان و ڕەزاوی ئێمە حدود و 240 ساڵی شێوەڵتر باران بگو ئەوەڵی ناشاگەنە بە خەتی زەریف نوویسیان 240 ساڵی شێوەڵتر وە بەشێوەتە یۆسۆسانە سەفاسانە محەممەد سڵتانە ئەرزم بە حیزورت ئەباس قوڵی سڵتانە و ئیگە ئینسانی گەورەی و یاگی تەمەدونی بێنێ یاگێ و پەناگایەوە بیان پێی کەسانی وەفرێکە ئامینێگە واتم حیفە چون ئا تاریخەکەم زەفەرخان نوویستە بێش جەمۆرد و ڕەزاوی وەفرە بەحث نەکریان جەمۆرد و تاریخ و ڕەزاویوە و ئا تایبەتمەندیا و ڕەزاویوە و ئا سوڵتانە و ڕەزاویوە کە چێش بێن کی بێنێ دەسە بەنیم کردێنێ سانی ڕەزاوی چی بێنێ چەنی بێنێ چنی حاکمیت چاکردن و ئی تەمەدن و فەرهەنگ و یاسا کە دە زەمان و سانەکە هەورامانینە بەشێوە فرە و بەشێوە ئالی جاجە فەرهەنگ و هەورامانی بلاخرە منتەخۆی مە منتەقەوە ساننشین بێن حاکمیەتیش بێن قانونیش بێن یاساش بێن ئینەمە حیفە مامانەی نەفۆتیۆ منامانی 4 ساڵی زەحمەتم کێشا و کارم کرد و دوانی لەو کەسا بە صاحب نەزەری و کەسانێ مەسڵی بسەم زەفەرخانی کارم کرد بلاخرە تای کتێبە تەوەکل بە خوای نوویسیا و چاپی دویاوە چاپی دووەمیچ یاگێما ئیسە تەنیا یاگەوە کە فرەهین بۆم بەداخەوە ئاکی لە قبراکە بێنێماجێ گرد و یاگەکانە گرچا یا بەردێنێشە دژێنێشە یا ماڕێنێشە ئێمە ئی زیارەتمە هەن بەنامی ئەسحاب الله ئینەکە بەشێوە حدود و من وێم دوانە دانەدانە بژمارێنیم 95 تیکێ ئێمە تەوەنی کە سەرشاوە نوویسیان کارمە و ئیسێش خەریکین مە کار کەرمێ سەرشۆ زیارەتما هەن ئەوەتی ئاساوی ما بینێ ئاساوی کۆنیشی گەن ئاساوی ئاویە جەزەمان و ئەباس قولیسانینێ ئی ئاساوان نیەندە شۆنا ئێمە پردی ما بینە بەنەمێ پردەوسانی تەمام و ئی منتەقەی زانۆ کە ئەباس قولیسان پردێوەش بەستێنە خۆڵا ئەفۆشکەر و ئاگەورەپیا جێ لەو نیاواینە پێی ژاوەروی ئیلا و ئەو لای تەمام و منتەقەی یعنی دقیقاً تامیوەش بسیمێ کاناڵ و سوئێزی ئاساوارش نەمەنن ئاساوار ئیزێ ئەگەر کەسێ بلۆ ئاگە تەماشاکەرۆ پایە و پردەکی ئیسێش هەنمەنەن تا ساڵ 1962 شەمسی مروێمدانە سەر و ئاپردێرە ئاپردی هەر ئیسێش ئاساوارەکە ژمەنە سەرچەمە و منبعەکە و ئی کتێبیە چێشێ بێنێ چکۆ دەسڵە کەوتنێەوە چەندی دوانی شۆنی شارە بەڵێ من سایم کردنی ئی کتێبە بە شێوەوە علمی و ئاڕۆیانە پێسە ئاڕۆی ئی کتێبە بنویسیەوە چون کتێبێەوە مستەنەدات ژنەبوونەوە منابع ژنەبوو ئا کتێبە جلە حاز و علمیوە قابل قبول نییە کەسێەوە هەر بێزوێش تاریفێ کڕواچ و ئینە بیان ئانە بیان ئینە قابل قبول نییە جە ئارۆنە من لوانە تحقیقاتێەوە فرەم کردن 4 ساڵ من تحقیقاتم کرد ئی تحقیقاتیچە بەشێش تحقیقاتی مێدانی بیان گێڵای گێڵانە جە هەورامانات ڕاحەتە من سەفەرم کردن لوانە پێی عێراقی لوانە مرکز ئەسناد و تارانی ئەسنادا کە گەرەکم بێنێ کەسانێەوە گەوری بێنە مەسەن یۆ پێسە دکتۆر محەممەد علی سڵتانی کۆمەکش کردنە ئەسنادیش پێی کاستەنا کارێوەم کردن کە ئاخر کتێبەکە جور نزیک بە نەوەڵ داری من منبعی معرفی کردێنێ کە ئی کتێبە با تەوەجۆ پینیشایی کتێبە نوویسیان و تاو ئەرزش پێداکەرەوە ئێمە تاومێ پا تاقیقەکە جنابی تاکردن واچمێ ڕەزا و جەکەیۆ بێنە بە یاگێ دەسەڵاتی و تاکەی درێژەش بێن ئادەسەڵاتە ئێمە تاومی جڕوە و مستەنەداتی وە جڕوە بازیشەوە کە ئینە وەروشەماوە مەسڵان ئێمە چا قەبرستانەی ئیسە هەنما ئەوەڵین سڵتانێەوە کە ئیسە چاگەنە یعنی
قەدیمی تەر بۆ بارانبەگی ئەوەڵە ئەشوینە بارانبەگی ئەوەڵیش بوو چونکە ئێمە چنددانێ بارانبەگێمە هەنێجێ دلێسانەکە هۆرامانینە ئینە سەر و قەبرێکیش و بەخەتێەوە زەریف نوویسیان 1201 یعنی 240 ساڵێکی وڵتەری یەک نەفەرێکی گەنە بێن ئێمە جەڕوە ئینێوە تاومێت دەگاڵ ڕۆزاوی زووتر چیگەنە نەبێن دەگاڵ ڕۆزاوی زووتر وەراور و کەڕاوایەوە بیان حدود و ئێمە تاومی واش بە 250 ساڵی شێوەڵتر دەسەڵات و سانا کە ئامینی ئیگە و ئیگەشە ئاوەڵان کردن و ئیگە دەسەڵاتی سیاسیش بیان حاکمیەتیش بیان بەتایبەت زیاوان زەمان و عەباس قولیسانی کوڕم سەفاسانی سەفاسان کوڕم محەممەد سوڵتانی محەممەد سوڵتان کوڕم محەممەد یۆسۆ سوڵتانی محەممەد یۆسۆ سوڵتان کوڕ و پیریبەگی پیریبە کوڕ و حسێن بەگی ئینیش ها جەماعەتێەوە بێنێ کە ئینە مشخص و معلوم کە ئی دەگای ئەشا وەختەوە بێن دەڕەو دەسەڵاتی سیاسی کا مختار ئی کتێبە چ کۆ دەستگنەوە ئی کتێبە ئەلحەمدوللا جە مودەتێەوە کەم نەکەمتر جە یەک ساڵی لواز چاپی دووەم ئیسە جە مەریوان پاساژ و عەداڵەتینە جە دوی یاگێوە هەن ئەوسا جە پاوەنە بێ جە سنەنە فرۆشش فرە بێ جە سەوڵاوانە بێ جە چنی یاگێوە بێ بەدڵنیاییەوە نووسەرەکە پێویستە بە پاڵپشتی و هەم سەرچەمەیی و منبع هەم پۆسە دەستگیری کە تاوە کتێبەکەشا چاپکەرا و تا وێژە هەنێ بەرهەمەکە پێشکەش بە کتێبخانەی کوردی کرا ئی کتێبیچە هەر پاسەکە فەرماواشە جە کتێبخانەکە مەریوانینە دەستگن و کە پاسەن گردما لازمە پشتیوانێ بیمێ حەمایەت کەرمێ کە ئی کتێبە یاوە دەست و گرکەسی کاک مختارگیان سپاسە کرد سەرکەوتەی بیدێ ممنون خالك دوري دمري كجلاوي رزق دەگا و ڕەزاوی هانێوە چیا و پەڕئاوشن هانە مەڵا تاکە هانویان گەورەترین هانە و دەگا و ڕەزاوین سەرچەمەکە شەر ناچێگەنە و یاگەوە فرەوەشەنە جەگر یاگەوە ئاوی پڕۆرەوار و مامۆستا مەلا عەبدوڵڵای ئەقدەسی چەوەشش فەرماوان پرسیارشتنە کەرۆ پرسیار کەرۆ جە شارێنە جە هانەمەڵای وە هانەمەڵا جە بەشێنە پێسە جوابشمەوە ماچۆ شۆرەتم نامم بە هانەمەڵا دوڕم گەوهرم هەم معدەن تەڵاب بە ئەمری بێچوون بینایی بانی سەر بە سەبر و ئارام جەغار مەیەوبەر مەیا نازارێ سەرمڵاوەنەم بە پووت و نیمپوت مەبەرار چەنەم دەسێ بە کونە و دەسێوە بە پووت دەسێ بە کەوا و دەسێ شانەی ڕووت مەکەرام نەپوت منیام نەشانە تێکەڵ چەنی زوڵف هەتا کەیانە گاهێ چەنی زوڵف گاهێ چەنی دەست گامە بوو تێکەڵ چەنی دیدەی مەرز و تا کۆتایی بەشێتەرەشەن کەچیگەنە مەکریەوەن مێشەوە ملمێ سەرێ هانەمەڵای مڵێمێکە یاگێوە گەشتیاری وەشەنەجە دەگا و ڕەزاوی و ئاخۆ ئاسەردەمەکە ناوەند و دەسەڵاتی بیە بۆ هانەمەڵا چەنی بیە بۆ و ئیسە چەنینە پێی شەرایەتە پێی وەزعیەتە من سڵامێوە کەر و پێی بە بەرزی ڕۆح و ژەنە کوردەکە
ئانیشاکە شرافەت و گەورەی و حماسەشە خەڵق کرد و کارنامەوە تازەشە عەزەمەت و ڕۆح و ژەنێ کوردی بە دنیای معرفی کرد من سڵامێ پابەرزیە پێشکەش و تەمام و بینەرە کاتاکەر و ئینشەڵا کە جەهەر کۆهەنێ شانازی کەرە پا عەزەمەتیوە کە ژەنا خەڵق کرد گجار ماشا چی هەر وەختێ شێرێ ماچی سەرکڵاوە هۆرامانێ وەتنەمەیوە ئینە بیان هەرتا بیان ئەها موسا هەر تورنە وەحیارە پێنج فەرزی شارەکانم ڕوو لە قیبلەی ماڵی تۆ وەحی هەڵبەستێ دەهێنێ جبرەئیلی باڵی تۆ دەبمەوالی شارەکەی شێخی عەتار و مەولەوی گەر بگا دەستم بە نەخشەی حەفت شاری شاڵی تۆ ئازیزا وەختێ بەی ڕەزا و باس و مێژوو دیرۆک و ڕەزاوی کەری ئەگەر نەی مەزارگە و ئەسحاب عەبدوڵڵای کەلێنە فرە گەورەش بەوە دیارن چوون ئێگە یاگێ و ماوا و مەزارگە و کەڵەپیایانێنێ کە سەردەمانێ مێژوو تاریخ و ئێمەشا ڕازنانەوە هەر پاسە کەویندێ ئینە مەزارگە و بڕێ چاک کەڵەپیایانە جا ڕەزا و ئەسحاب عەبدوڵڵانە ئێمە پێی نمونەی تاومێ نامێ چند کەسێ کەساکە چا کەسایەتە گەورە کە چێگە ئەسپەردە کریێنێ و مەزارگەکەشا منەن نامێشا بەرمێ کێلەکاشە جوان جوان دیارە کە باسجە مێژوویە پەرجە شانازی کەرۆ حسێن بەگ کوڕ و پیریبەگی مەزارگە و یۆسوسانی کوڕ و پیریبەگی کە بە شەهید نامێژ بریان و ما باقی کوڕەکاتەری و ئەباس قولی سوڵتان کە مەزارگەشی ناوارتەرۆ دماتەریج کەسایەتیە پێسە مسەفاسانی کە ئینە کێلە و مەزارگەکەیشنە مسەفاسان براو هەسەنسانی و بارانبەگی کە وێتا زاندێ جە مێژوو کوردەوارینە باس کریان کە فەرهاد میرزا چەنی بە فێڵ و تەڵەکە جا دەشتە و بێلوینە هەسەنسانش شەهید کرد و ئایشاش قۆڵبەست کردێ و بەردێش مسەفاسان گەورە و تایفە و مسەفا سوڵتانیەکە و ما باقیتر ئێمە پێی زانیاری زیاتری ململا و بە ڕەزاجە دەگا و ڕەزاوی قسەشا چەنی کەرمێ بلمێ باسەرە مەزارەکەی شادەیمێ و بڕێجە مێژوو ئی ناوچەیە وینمێ من هەرچێگەوە داوا کەرو ئینە بەشێجە میراتوی ئەمەن بەشێجە مێژوو کولتور و کوردەوارین تا ئیسە بڕێش منەن هەرچەند بەداخەوە بڕێچش چانێ مشۆ بە ڕەوت و ڕۆژگارینە جەبێن لێ بە و مەڕیێ بە من چێگەوە داوا کرد و ئانە کە تاوە پێی پارێزگاری ئی فەرهەنگ و کولتوریە پێی پارێزگاری ئی مێژویە ئەگەر کریۆ یاگەش پێی وەش کریۆ کار پێسە وێش منەوە ئەگەر مەکریۆ فاڕیەوە پێی موزەخانەوە جیای ئانێ هەر بە شکڵی ئارۆیانە کێلەتەر نەریۆرە چێگەنە کە مەناوە بشناسیا چوون ئینە ناسنامە و ئێمەن. کاک سەلامیان بێ قەزاویە یاخوا خێر بێدە ئایزانیگەن تەشەکر ئی مەزارگە ئەسحاب عەبدوڵڵا کەسایەتیا کە ئینە چێگەن زانیاری مادەی دێپەنە سەر و ئایشە ئەرز بۆ مەزارگە و ئەسحاب عەبدوڵڵای تر کولەن مەزارگە و ڕەزاوی مەزارگە و ئەسحاب عەبدوڵڵای ژنامێن ئیسە ئی زیارەتا کە ئیدامێ سەرشەوە یاگێ و سەلاتینەکە و هۆرامانینە پێی نمونە ئیسە ئانە قەبرە و محەممەد سان محەممەد یۆسف سوڵتان مستەفا سوڵتان عەباس قوڵی سوڵتان و حتا خاتوو حۆریزادە کە نزیکەوە 2 ساڵێ فەرمانڕەوا و سانە هۆرامانی بێنە قەبرە شاینا چیگەنە مەزارستانی گۆران مەزارستانی کە میراسێەوە فرە گەورە و میراسێەوە فەرهەنگین پێی هۆرامانی کەسایەتی گۆری ئیتینێکی مەزارەکە و ئەسحاب عەبدوڵڵاینە خاک کردێنێ حتا شەهیدی ڕووسی ماهەنێکی گەنە من سەر و بڕێجە کێلەکە و بینو کە نووسیان شەهید ئینە شاب یوسف سوڵتان شەوە و جەژنەوە ڕەمەزانی بۆ
چی لاو ڕزاویوە دەگای ما بێنێسە دەگا کۆنێژ ماشمێ ڕەزا و شاگەنە بێن وەڵێ ئانەنی ڕزاوینە قبلە نگابانی وڵتە نگابانی شابا کولن شاڕاگانە ماچۆی سێ خۆبشەوە و جەژنی نەوگر کەس بنەوە یانەوێش و تمەز جەلهۆن و ئامێنی حەق قۆمی وێشە مامۆزەی وێشە ئاشەوە شاجە نەزەرە نەگرتنە شەوە و جژنە و ڕەمەزانی مەیە حمڵە کەرا ئەنەن یوسف سڵتان چاگەنە شەهید بۆ بۆچی نووسنە شەهیدی فی شەهری ڕەمەڵان بێژگەم ئایج ئێمە زمانێ کە ڕووس حمڵە کەرۆپەی سنەی دەروسنەی گیرۆ چیگەنە عولەمای و مەشایخی وێگەی پێسەوە شێخ حیسامەدینی و شعلادینی و عولەماییگە دەسوور و جەهادی ما غەزایما چیگەنە مردمێ ئاەت تەڵامەردۆخ بەحسشکردن ماچۆ 4000 نەفەری جەڕەزا و ئامێ پێش شەڕ و ڕووسی بابا وێمە بابا گۆڕۆی ماک شەهید زۆرا بە ئەچار جەنگنە شەهید بیان کامۆختار ئیسلامی کە تاریخ و هەورامانی و ڕەزاویش نوویستن کتێبەکەش پێشکەشکردن بە ڕۆح و شەهید زۆرابی جا پەردەبەرداری و کتێبەکەشتە من بەحس و شەهید زۆرابیم کردن بابا زۆراب وەختێ ملۆ تر چوار زاوڵش با وەسیەت کەرۆ کە وێش زان و پێسە شێوێ ڕەزاوی بیان بڵێ حتا مڵکێش بێن جە ژیوارنە لوان وەرەتەنش مڵکی ئاژیواریە بێنە زۆرا و زەڵێ خای زڵێ خاسیاوێژ ماچە وەرەتەنش پێی خەرج و زاوڵەکەش و پێ خەرج و ئاجەهادیشە بەژەنەکەیش وەسیەت کەرۆ بە مامافاتوی ماچۆ ئەگەر شەهید بیانی و ئیزارۆڵاوەی کەری و شوونەکەری شەرتە بۆ کەروت شەریک و جەهادیە ئەلبەتە ماچۆ تاویل شون جوانێنی وێش 40 ساڵانە بیان شەهید بیان ئیناچیگەنە کەسایەتی شانێشنی چندا چوار دانیشتەکەش معلوم ماچکۆن وەڵام مەزارەکەش پێسە ئی کێلا واشی ڕازیا بۆ نووسیا بۆ نەنی بەڵام بەڵێ ئێمە حتا پێسە زیارەتی ملمێ زیارت شکرمێش من شەهید بیان واقعان کێلەکەش معلومن بەڵێ کێلەکەش معلومە ئیناچی وارۆ با زۆرا بەرە وەڵام ملمێ زیارت شکرمێ کە کاکە مختار کتێبشە تەقدیم کردن بە ڕۆح و شەید زۆرابی باوەسف و ئانەی کە چنە سانێ سەلاتینی هۆرامانی پیای گۆرە بێنێ یاگی و شەیدی ئینە بەرزەنە کتێبشە پێشکەشکردن بە ڕۆح و شەید زۆرابی و کەسایەتێکا تر ئێسێمە چێگەنە فەرماوت کە چیگەنە هەرچی وارتر یاکاتری چۆن ئینە محەممەد سڵتانە یوسف سڵتانە مستەفا سڵتانە کە تاتۆ مستەفا سڵتانیەکە و ڕەزاوی و ئاڵمانەی و ئینیشانە مستەفا سڵتان واڵتەریشۆ ئیناوارۆ عەباس قوڵی سڵتانە کە ئاخرین سانی ڕسمی هۆرامانی بی عەباس سڵتانی گەورە یان سڵتانی دوم عەباس قوڵی سڵتانی گەورە ئینە هەورامان و 400 ساڵی چێوەڵتر بێن ئێو نزیکە و 101 ساڵان فۆتشکردن عەباس قوڵی سڵتان مەزارش ناچی وارۆ چاگەنە کاسەلام مەزارگەوە مێژوی و تاریخین ئەرک و سەرشان و گردیمانە کە پارێزگاریش چەنە کەرمێ چێش کردی و یا چێشتاکردن یا گەرەکتانە چێش کردی پێیانەی کە مەناوە بەجە بەرنامەتانە چێشن پێی پارێزگار بەرنامەما هەن چون تایسە پارێزیینی وەشبەختانە ئێمە یاگەکاتۆر و هۆرامانی لوێنێ دزڵیە هۆرامان گرد سەلاتینەکاش بەشی شاشاگەنە سپەردەکردینە کێلەکاشان نەمەنێنێ ئەگەر مەزان و واچوش حتا من جە پیاید زڵی پرسە ماشویمە ئاکێلاما بەدەوە پێ کونەڵانی پێشیر و کونە بەڵام وەشبەختانە ڕەزاونە خاص پارێزگاری ماشەوە کردینێ تایسە ئیسەج وەر و ئانێ هەر چێوایە تەبیعیەنی پسە وارانی وەروێ و یەخی و وەرەتاوی نیشا تەسمیممە هەن بەرمێشاوە یانە پێسە موزەیەوە بنی میشارە بەڵام یاگەکەیشانە چێ بنویسمێ پێسە بەدەڵەکەی شاچیگەنە جەدەگا و ڕەزاوی ئینامی خزمەت و ژەناو ئیدەگەنە کە خەریک و هەوڵ و تەقەلاین شان بەشان و پیاە هەرمانەکەرا و هەر پێسە جارانی بڕە جاریچ مەیاوەر و بەرێ سەروبانی یان یاگەوە دەستکەرا بە هەرمانکردەی لیوە لێلێوە لەقا کڵاشێچنا والتر چنی لیوە قسە کرمد ماتر چنی عیشایج لیوە وەختە بەخێر بێ خواهش که السلام علیکم
بەخێر تەشی باری پێی دەگا و ڕەزاوی مەرحەمەت تازیابێ خۆ خەڵکو کۆگەنی وەڵاوێم خەڵکو و دەگا و تەرخانەوەینا خانەوە سەڵاوای زیک و سەوڵاوای بەڵێ چەند ساڵی نایچێگە وەڵا 20 ساڵێن شوم کردنی نانێکی دەگێ هەتە هەورامیانەی جوان تەرخانەوە سۆرانێنێ ئێگە هەورامی ئێگە زوانش هەورامی زوانە وێم سۆرانی زوان بێنە ئامێلا ئیدەگا بە چەنێ ئی مردم و ڕەزاوی هەورامی قسێکە فرە خاسە چەند ساڵن کلاشکەری وەڵا حدود و هەفتەش ساڵێن کلاشچن و لاو کێوە فێربیەی وەڵا لاو ژەناوێ کلاشەکە تا چێشپەنە کردێ چێگە و ڕژ دێشا یاکیان دێشا پێیاگێت کلاشەکەمە ئێمە کلاشچنێ هەنێ لایەما پێی مارا پێی دەگای ئێمەی جملمێ مارمێش چنمێش و بەرمێشاوە پێیشە قیمەت و کلاشی عالیسە چنە وەڵا کلاشی عال حدود و 250 گەرە سەڵ کامڵ بلیسانیش کەریشنێ کەریش پاو فرەخاس چێرەکەش کۆماردێ وڵا چێرەکە ژەجم گرد و دەگایەکانە هەنی سە گرد ژەن و پیاگر پێوە وەشکەرە چەند ڕۆژ جارێ کلاشەچنی وەڵا واچ و ئەگەر وەختم بۆ وەختی هەرمانەکە کرد و وەختی هەرمانیانێ تەمامن و ئەگەر بلو سەرێژ مەسەڵەن وەختم بۆ تاو ڕێتایەچن و ڕێتایە یانە جە دوێ ڕۆنە هیتێ لایەکەش لایەکەش مەبەست منزورە کامن لایەکەش یانێ ژانی دەستمەوە چەنی و پاژنەکەیش تەمام نیش ڕێ تەمام بەرۆجا شمەک کار و سەرەکەیش مەکردی ژەنێوە تەرکەرۆش بیان بە فەنیتەری سەکار کردیەوە هەر کەسێ بەشێوەکجا شیرازەکەی چ ژەنێوە مۆشرە هەر کەس بە خاتر و ئانێوە کوچێ بافت و کلاشی سەختە بەڕاستی سەختە ئیتر مەسەڵەن ئیسە من لاکەش چن و ژەنێوە تەر ساکارەکەش چنۆ ژەنێ تەر دەمگەڕەکەش چنۆ ئەپاسە تەبەقە تەبەقەی بە خاتر وانێوە نەمانیەی زۆر و پەینی تەنیا کلاشندە یا چیوی تەریان پێشەی دەست کەرمەیانەنێ ئیسە وەزع وەشە بێنە جاران وەزع گولە بی نان پەچێنمێ جلێ شۆرێنمێ ژەنە ئەو سایگرد ماگە لەشا بیەن هەرمان هایەوە واقعەن سەختە شاکردێنە ئێمە هەرمەتاومە ئیسە ئا هەرمانە بە دەمی جوواچمێ تا بە ئەنجام دایش واچی کۆرۆنا تەسیرش نەنیان ڕۆ ئەسڵەن مبارێزەش چەنی کەرو فرە خاسە یعنی ئاسان فرەوەشا من بەیانیوەنی نانە دەگا و ڕەزاوینە فرەچی و سەر و کۆرۆنای حەچ مەژنەوە ئەسڵەن مهم نیە پێ هەر خوا گەورە نیشەڵڵا خاسە خوا ئینشاڵڵا سڵامەتی تا بۆ پەنە سەربەر زێبیدێ دێ لێ لێ بە قەزابیە ئاسەنیش کرد بەخێر تەشی بادێ سەر و چەمەکان وێت خەڵکو دەگا و ڕەزاوینی خەڵکو دەگا ڕزاوی نابڵێ خاسە چەند ساڵن کلاشەچنی وڵا دەرۆ هەشت ساڵان خلاشتن و لاو کێوە فێرە بیێ وڵا هەر وێم لاک ناچێمەوە فێرە بیە دێ لێ لێ جاران لوێن دێ کۆگەت ماگەلێ وڵا لوێن مێ ئاوە مردێژ ماچکان و تیژ ماچا شاید زانانی مردێ فرە و یاگەوەشا سێرانگان پاسنگاکە بەڵێ لوێن میاگە نان ماپەتەن و دماگە ناماکردن و هەرمانە یانێ ماکردنەوە کەشاوەرزی ما ڕۆ چەند جار لوێن دەگەلێ ڕۆ دو سەفری لوێن بڵێ چاگە بلاو ئەو مردێ لێ فاڕیەوە لێ ئەوە مردی لوێن و سەرە و دەروون سەرهی نژماشە حیوانداری و ئاژەڵداری نەمەنن نەخێت دەسە دوێریانی منەن شایتە کەس نیەش ژەنی جاران بێجگەم ئیسە خەڵوەش مەشغوڵکردن بە کلاش و چی و جاران هەرمانی شاچێشێ برن چێشکەرێن تر جاران هەری هەڵی ژەنە بێن و نانپەتەی بێن و دماگە لە بێن و لوێن چەنی پیاچدن و لوێنە کۆساڵان قژۆرگیوا و شاردن و ئەپاسە کارێماکردن نیسە هەری بیان ئی کلاشەکان یانە نەنیشمێرە و سەوازەوەشە نەشکۆر کاری چانی نەمەنینێ و هەرمانی سووکی هەن یانە نەکەرمێشە ڕەحەتێن و هیچ کاری قرسێنیانە تا یۆکەڕۆش چەند ساڵن زەماوە نەتاکردێنەشمە وەڵام من زووەن زەماوەنەم کردێنە مەزانم چەند ساڵێ بۆ دەورە چ ساڵا بوو بن فرە دەستگیراندارە بێنی زمان وا زمانە ئێمە دەستگیرانداری بن و هیچ نەبیراویسە ناوەڵا هیچ نەبێ فەقیری بێستا وەختێ هەر ساڵێ دەستگیراندارە بێنە پاسە زانو پەنەم گنۆ باست کەرو پێسەک ناچڵێ چواردە ساڵێ چۆپی کێشۆ دلێ هەراڵە برمانە پەنەم گنۆ باست کەرو پێسە گڕووگاڵ و ولێ دەم و وایوە پەنەت گنۆ باسم کەری پێسە ڕۆچەوان و بانگ و مەغریبی چێر و چاوە چێوێ ماچۆ من هەمیشە پاسم زانان پەنەم گنۆ باست کەرو
دێ لە قاوە شنیش کرد ئەمەلێکم بەخێ بێنمان چاو سۆرانی قسەی کرد کۆگەیە نیوێت وەڵاوم سەڵاوەیەنا بەڵێ هەورامیانە فێرە بێنی بەڵە هەورامیش فێرە چەند ساڵێن نایچێگە 16 ساڵێن بەڵێ جە دەگا و ڕزاوینە مەسەرەن فەرش و قاڵ و چیویچ کەرە وەڵا بێ ئی تابلووا بێنێ فقیت ئی تابلووا مەسەڵەن بەرێنێش فرەینش نەبێت چێگەنێ کەمێ سەختەر بێ عیوەز و هاتو چووکەدەش پەنە سەختەر بێت ئی کلاشە مەسەن سەخت ڕەحەتەرە تای بەریشچەنی وێت پێی لاولا ئیتر خەریک و کلاشەکەینوێ ئەنا بینێ تابلوی جامێ بێ تابلو ماچە ژەنێ جەنیم سعاتنە کلاشە چنەوە وەلێ بێ بە دوێ چنە چنە پێ بە دوێ وەڵام مەحاڵە دوێ ڕێدان یانێتمە چنە ها ڕاست فەرماوی کلاشەکە چێش بەنە کردێت چێکم کلاشەکە ئێمەین و پیاین ێماراشا پێمە یعنی هەر وێتە کلاش و وێتە مەچندێ کلاشی نەوەڵین و وێمانە نەچنیێنێ مافعلن بەقەیتە ماراما پێی بیسیتێ دەهیتە پانزەیتە بەرمێشا چنمێشا مەی مێشاوە پەنە یۆ ساکارە چڕۆیە دەمگەڕشتن و ئەپاسە هەیۆ خجڵ و یاگێوەشنێ دەستەوەش بە یەخوا مەمنون دەستاوەش بە یەخوا بەڕێزان ئەڕۆین بۆ بەشێکی تری بەنامەی گەشتەکانی ئەو دیوچە لە ئاوایی ڕەزا و ناوچەی شامیان جواننا خمغارت شغالي وغويا أنا وكيدا بەشێک لە فەرهەنگ و کولتور ئەگەڕێتەوە بۆ جۆری معماری لە کوردستان ئێمە بە جاران باسمان کردووە کە معماری و جۆری ماڵکردنەوەی ماڵەکان چۆن بووە لە ڕەزا و چوون ناوەندی دەسەڵات بووە و هاتوچۆی شوێنەکانی تر بۆ ئێرە زۆرتر بووە ئەوە بووە کە بە شێوەیەک کاردانەوەی بووە لە معماریەکەیشیە زۆرێک لە ماڵەکان بە شێوەیەکی گەورە و ناو بە ناو کراونەتەوە ئێمە بۆ نمونە یەکێ لەو ماڵانەتان پێنیشانەدین ماڵی ئەسەخانی ڕەزاو کە ئەمە شوێنی هاتنە ژوورەوەیە کە ژوورەکان ڕوبەڕووی یەکوە لەسەریشەوە چەند قاتیش لەگەڵەوەشە هەروەکو ما باقی شوێنەکانی تر دیوارەکان زۆر ئەستور و قەوی یانێ 90 تا 110 سانتیمەتر پان بوون بە بەرد و زۆر جار گوشکە کەڵک و بڕە جاریش کاگەڵ کراوەتە بینی ئەوان ئازیزە ئاخرین دەسەڵاتدار و ڕەزاوی ڕەحمەتی حەسەن خان بێن حەسەن خان ساڵە 1950 کۆچیە تاوی کۆچی دمایی کەرۆ و ئینە مەزارگەکەشە هەرپاڵ و ماباقی سانەکە هەورامانینە حەسەن خان جە سەردەم و وێشنە چنا کارەساتێک ئامێنێ ملشارە پێسە زیندانی کردێش جە ئاوەختە سەران و عشایری گێرا و بەراشە پی شارارە پێسە زیندان و قەسر و قەجەری پێسە زیندان و شارەداری شارەبانی ئەسفەهانی و فرێوەتەر ئاش دما و 10 ساڵە مێوە دووبارە چێگە دەسەڵاتی گێرەوە دەست و حەسەن خان براو مزەفەرخانیچ یۆچا کەسایەتیا بێ کە قەڵەمێ عالش بێ تاریخ و مێژوو هۆرامانیش نوویستە بێ ئایچ چەند ساڵە چاوەڵتەر فۆتشا کرد ڕۆحشا شاد و ڕاشە پەڕێبوارە بۆ ئینە بەشێوە چا سڵتانانێ ئێمە چیگەنە کەسانێمە هەنێ چولای سەریچۆ هەنێمە ئینە کەیشەی سەر و قەبرەکێشۆ ئینە یۆجە گەورە پیایا و سڵتانە گەورەکە و هەورامانی بەنامی عەباس قولی سڵتانی عەباس قولی سڵتان کوڕم سەپاسانی و تاریخ و 1905 کۆچینە حاکمیت و هەورامانی گێرۆ ئەچا زمانێ حتا 1935 کانە سەر و قەبرەکێشەوە سەرکی لە قەبرەکێش نوویسیان بەڵێ 30 ساڵە دەسەڵاتیش بیان ئەوەتە جە زەمان و تاریخ پاجۆرە نیشانەمە جە زەمان و عەباس قولیسانینە ڕەزا و جەمعیەتش فرە بیان ئەمن و ئەمان بیان بەشێوە فرە جە منتەقەکە جە سۆران زوانەکەیچ حتا ئامینێ پەناشە ئاردێنە مەڵا عەبدوڵای شێدای مردوخی ئیشارە کەرۆپانێکە جە زەمان و عەباس قولیسانینە هەورامان و ڕەزاوی یاگێوە ئەمن بیان حاکمیەتێوە عەجیبیش بیان دەسەڵاتێوە فرە عەجیبیش بیان
ای یەک نەفرە کە ئیزای مێنە بەسەر و قەبرەکێشۆ جدەور و سلین و بڵبەر و بەشە جۆهەورامانی حتان بلۆ کامیاران حتا دەگا و شاهینی چاگەنە زابتێ شابیێنێ دەگا و شاهینی نەچاگەنە تەمام و ئایدات و ڕەزاوی جەم کریان و بارشادان نەکاوە ئایدات و زەکات و ئەی جۆرە شێوە بەدەن شاو پێدەگا و ڕەزاوی كم كاس ئینایم لاو حاجی حەمە سەعیدی محەممەدی خەڵک و دەگا و ڕەزاوی گەرەکمانە قسەشتنی کەرمێ سەر و ژیوای خەڵکی جا سەردەم و زۆینە حاجیگان بێ قەزاوی سلام علیکم حەمەتە زیاوە حاجیگان چەند ساڵە ئەمرتە؟ وڵی 89 ساڵی جەخوایم گەرەکە ئانەتەر ئەمرە بۆکەنە ئینشاءڵڵا بە سڵامەتی حاجی فکرت بێ دەگا و ڕەزاوی چەنین بێ زوو دەوران جوانی دەگەڵی فرە پەرداخە بێ پەرداخە بێ ئەس دەکەر و ئێتە حیوانداری بێت مە کەشاوەردی بێت مەگەر پیایەوە کەم دەست بێلیمی دەمشۆ هیچ هەشپەی کەرێنمی کۆمەکش کەرێنی هاوماڵی بێ ماڵی فرە بێ لێنمە هیتەوە کڕۆکەوت و گەرەک بێ دەستیان ژەنی بار و جارە بیت بارێ بەی بودین مێرێ گەلە درەوشا پێکردمی گەلە ئاف کەرێنمی هەواڵی با فرەخات بێەوە هەرمان و کار و خەڵکی چێش بێ چاسەردەمە چێشکردن چاسەردەمە کەمش بێ حیوان بێن هی دەگا دووەسە تای حیوانە شەنە بێن لەمە حیوانداری بێنی ئەلارمە یەری دانی گاویتم بێنی کەشاوەردی ئانە بێ چێش فرەتەر چێش کاڵێندێ گەنمی کاڵی من یەوی هینیشکەی بتەڕات کالیشکەی زمینێ وەراوێ بێنی یا دەیمێ وەڵا وەرایشمان بێنی و دەیمشمان بێنی نوای کەرێنمە بیلاتەی بێ ئەپاسێ پێی وێ تایان پێورەتەی وەڵا پێی وێ بەهشێش ئیزافەت بورەشیدمش بەرێندێش کۆگە خەڵک بەرێش یا ویمانە مەشتەری بێ دێمش پەنێ حاجی کاروانیش کەرێندێ کاروان زمانێکە بەڵێ مەدەم کەم دەسەڵات بێ من داڕۆ بێن تاتم لێ پێی بێڵەواری بە وڵاق بیلاتەی بی چاخە لەتانی ئاریوە ئی وڵاتێ چێگەوە هیچ نەبەرێ توی بەرینێ گۆڵەگرێ جەتوی گۆڵەگرێ دروست کەری ڕەنگانداری گۆڵەگرێ بەیری چا وڵاتە دێنی بەگەنمی جا من بڕێ دەگایە لوانە بڕێ چا دەگایەچە خەڵوز کەرێنێ زغاڵ کەرێنێ بەرێ چت باری زغاڵم بدەن کورسا دانم 5 تمەنێ هەرچی نیسە هەرمانە ئالە نیەنە ئیسا چون دار و درەخت کەمتەر بیەنەوە گرد دەستمادان دەستیەوە کەتر نازمێ دار و درەخت بڕیەوە وەلە چا سەردەمنە زغاڵشا بدەن بەرێندێش کۆگە زغاڵ بێ بە حەود ڕووی بزغاڵم کردەر و بەدەنم بەدەنم کورسان دانم 5 تمەنی وارێ زغاڵ بێت وسوونی ئێ دەغڵەکە وەریتە دەغڵەکە مەقدش نەمەنی گرانی بێ ئێتە ژەخوای یا بۆ ئیسەف وازەما وەشەنێ حاجی کوڕێکە گەرەکش بیە زەماوە نەشکردێ دما ئانێت لێ داوا و ژەنێ و ژەنیش دێنێ پەنێ هاوماڵی خەڵکی پێیانی کە ژەنێکی فاڕۆ چێش بە چنیش چێشکرد خوبان بێ هەرکام پێی ڕێگەنە زەماوەنە خۆت پڕای دیێنی سەران دۆڵ هارێدی و ژەمی بەژەن و پیاوی گوڵان درێ زەماوەندەکی کۆمە کردین کۆوە سەرناو دهۆڵێ وێش دەگانە کەس پێ نەبی سەرای دۆڵ جین بێت تای دۆڵا بێئارێنی شمشاڵی بێ گۆرانی بینێ بەرچە گۆرانی واچ کێ بێ دەگا و ڕەزاوینە بینێ ئەو دە و کافیلی بێ و ئیسە پیاە هەمی لەوەشا ڕەحمان بێ و پیاەتە بێ ئەمین جنابی خۆرک و بۆ ڕێ بێ میشەشێ گۆرانی واچ شمشاڵی دێنەوە زەماوەنەکێ تۆ چند ڕوێ بێ من زەماوە نەبێ هەر پاراتەوە بەخواتە من کناچەوە بێشێگەنە هەفتاوە ماجەواشی لێنە بدە ساعت باردەشە ئەوسا ئێگە یاگەی دەسەڵاتی بێ کەسانێ گەورە پێشتە نەبێنێ ئاسەردەمە چەنین بێ دەمانە خەتەنخوا حکومەش بێ 500 دانە تفەنگ ئەشی دەگا بێن 500 دانە تفەنگ پێ خاتخاتی جە کرماشان و جە لەهۆر و جە عێراق و ئینی پاڵدێنە حەتەرخانی وە 500 دانە تفەنگ ئەچی دەگانە بێ حکم کردی حەزەرخان حتا هەسەناوە هەسەنا گەلێنوەتی چکوت تو نابەڵێ ملوانە تا ئاگە حکمش کردی ئەشیش پاسە بێ بەش بێ ئاوەختە وەڵای من داوڵێ بین ماوەختە ئیسە وەشە حاجیگیان دەسەوەش بە یاخوا ئینشاءڵڵا کە سەربەرز و سڵامەت بیا جاك الشوات يا الحكيم يسال يا الحكيم يسال جماعة وسبر
ليس ما بولا قاسم ما بولا باز لێبا هەر شاعرە بوو بە ولا واچ و یەخێت و بە نامەی واچ و هەناسە خۆ من هەناسە بڕکێ منە بووە ولام پەیمەکریو. ئازیزان ئەوەی لە ماوەی ڕابردوو پێشکەشکرا بەنامەی گەشتەکانی ئەو دیوچیا بوو لە ئاوایی ڕەزا و ناوەندی دەسەڵاتی سانانی هەورامان. هیوادارم کە بەرنمەیەکی باشمان ئاراستە کردبێتن تا بەرنمەیەکی تر شاد و بەختەوەر و ماڵتان ئاوا بێ.